شەپۆلێکی خۆربارین ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە لە بەرەبانی ئەمڕۆ شەپۆلێکی ڕەشەبایەکی بێز هەڵی کردووە کە تا چەند خولەکیش بەر لە ئێستا ڕەشەباکە لە هەولێر زۆر بەهێز بوو، تەنانەت چەند دارێکی لەرێو شۆستەکانی ناوشاری هەولێر شکاند بوو. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئێستا من لە بەڕێوەبەراتی کەژناسی و بوومەلەرزەنجانی هەرێمی کوردستانم فازل ئیبراهیم بەڕێوەبەری کەژناسی و بوومەلەرزەنجانی هەرێمی کوردستان لەگەرە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەستمەلای کاک فازل سڵاو لێبێ. هەڵداوە بەڵێ هەرێمی کوردستان لە دوو ڕۆژی ڕابردوو لە ژێر کاریگەری نیمچە نزمە پاڵەپەستۆ نیمچە دروگەی عەرەبی بوو کە لەگەڵ خۆیدا بۆتە هۆی ئەوەی ناسەقامگیریەک لە ڕەوشی کەشوهەوا دروست بێتن و بۆ هۆی ئەوەی کەوا خێرایی با تا ڕادێکی بەرچاو ڕوولەت زیاد بن و بە تایبەتی بەرەبەیانی ئیمڕۆ کە ئەمەش بۆ هۆی ئەوەی کەوا لەگەڵ خۆیدا خۆڵبارینێکی سووک ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. تەنانەت ئەم خۆڵبارینە لە هەندێک شوێن بە تایبەتی سنوورەکانی باشووری هەرێمی کوردستان زیاتر بێت کە مەودای بینینی لە هەندێک شوێن کەمتر کردبووە لە 1 کیلۆمەتر، بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا مەودای بینین لە سەر 5 کیلۆمەترە لە ناوچەکانی هەرێمی کوردستان. تاکەی بەردەوام دەبێتن ئەم شەپۆلی ڕەشەبایە خۆڵبارینێکی سووک لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەمێنێتن بەهۆی ئەوەی کەوا لە کاتی ئێستادا دوو نزمە پاڵەپەستۆ کە یەکێکیان لە دەریای سوورەوەی تریان لە دەریای ناوەڕاست کار دەکەن سەر ناوچەکانی هەرێم بێگومان لەگەڵ هاتنی ئەم دوو نزمە پاڵەپەستۆش ڕادەی شێتیاندا تا ڕادەیەکی باش بەرزە دەبێتە هۆی ئەوەی کەوا شەپۆڵێکی بارانبارین ڕوو لە ناوچەکانی هەرێم بکاتن، بۆیە پێشبینی دەکەن کەوا خێرایی با و ئەم خۆڵبارینە هەیە تا ئیمڕۆ بەردەوامی هەبێ بۆ بەیانی و لە دوانی وەڕۆ ئیمڕۆشەوە بارانبارین بە شێوەیەکی پسر لە ناوچەکان دەست پێ بکاتن. بارانبارینەکە گشتی دەبی لە هەموو هەرێمی کوردستان؟ بەڵێ سەرەتای شەپۆلی بارانبارینەکە وەکو پێشبینی کرابوو بەرەبەیانی ئیمڕۆ لە سنووری پارێزگای دهۆک بوو، لە کاتی ئێستاشدا کاریگەریەکانی بەرەو سنووری پارێزگای هەولێر ڕوو لە زیاد بوونە پێشبینیش دەکەن کەوا لە دوانی وەڕۆ ئیمڕۆ لە شاری هەولێریش بارانی پسر دەست پێ بکات و دواتر بۆ سنووری پارێزگای سلێمانی سەبارەت بە بەیانی ڕۆژی سێشەممە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بارانی باش دەیانگرێتەوە. تەنانەت لە هەندێک سنووری ئیدارەی گەرمیان پێشبینی دەکەن کەوا شەپۆلی بارانبارینەکە زیاتر بێتن. کەمترین مەودای بینین ڕێژە بینین لە چ شوێنی هەرێمی کوردستان بووە؟ بێگومان بە تایبەت دوێنێکەوە مەودای بینین لە هەندێک شوێن کەم بووە، بە تایبەت لە سنووری چەمچەماڵ و سنووری پارێزگای کەرکووکەوە لە هەندێک شوێن کەمتر بووە لە کیلۆمەتر، بەڵام لە شوێنەکانی تر بە شێوەیەکی گشتینە بۆ هۆی دروستبوونی ئاستەنگ. وەکو بەڕێوەبەراتی کەژناسی و بوومەلەرزەنجانی هەرێمی کوردستان پێشبینی دەکەن لە 3 ڕۆژی داهاتوو یان لە ڕۆژانی داهاتوو بەگشتی کەشوهەوا کۆڤەنگارێکی بەسەردا بێت لە هەرێمی کوردستان؟ بەڵێ هەر لەم ڕۆ کاریگەری ئەم گۆڕانکاریە بە شێوەیەکی بەرچاو دەردەکەوێتەوە بارانبارین ئیمڕۆ بە شێوەی پسر دەبێتن لە ناوچەکانی هەرێم، دواتر بۆ بەیانیش کاریگەریەکە زیاتر دەبێت، واتە بۆ ڕۆژ سێشەممە شەپۆڵەکانی بارانبارین زیاتر دەبێت لەسەر ناوچەکان دەمێنێتەوە ئەم کاریگەریە تا بەرەبەیانی ڕۆژی چوارشەممەش بە شێوەی بارانی پسر لە دوانی وەڕۆی ڕۆژی چوارشەممە پێشبینی دەکەن کەوا ڕەوشەکە بەرەو ئاسایی بێت، واتە ئەگەرەکانی بارانبارین لەسەر ناوچەکان نامێنێ. کاک فازل باز لەوە دەکرێت کە لە پارێزگای دهۆک ڕەشەباکە زۆر زیاتر بۆ لە پارێزگاکانی تر چۆنی ئەم هێزی ڕەشەباکە، ئایا ڕێژی ئەم ڕەشەبایان هێزی ڕەشەباکە چۆن بووە چەند بووە؟ بەڵێ بەهۆی گۆڕانی نزمە پاڵەپەستۆکان کەوا کار لە ناوچەکە دەکاتن، بێگومان هاتنی ئەم دوو نزمە پاڵەپەستۆ جیاوازە بۆ هۆی ئەوەی کەوا ئاڵوگۆڕێک لە پەستان دروست بێتن لە بەرەبەیانی ئیمڕۆژ. تەنانەت لە سنووری پارێزگای هەولێر و نیوکاتژمێر بەر لە ئێستا لە سنووری پارێزگای سلێمانیش بە هەمان شێوە خێرایی با تا ڕادەیەکی بەرچاو ڕوو لە زیاد بوون کە لە هەندێک کات بووە سەر 50 کیلۆمەتر لە کاتژمێردا، کەوا ئەمەش خێراییەکی بەرچاوە وای کردکەوە هەندێک بێتە هۆی دروستبوونی هەندێک گرفت بۆ هاتوچۆ و تەلەکانی کارەبا و هەروەها شکاندنی چەند دارێک لەسەر شەقامەکاندا، بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا خێراییەکە ڕوو لە لاوازبوونە بەهۆی ئەوەی کەوا نزیکبوونەوەی شەپۆلی بارانبارینەکە لەسەر ناوچەکان سەقامگیریەک دەدات ڕۆژی کەشوهەوا. دەستەکانت خۆش پێ، زۆر سپاس.